بالعروة الوثقى. عروة الوثقى يعني شي؟ يعني لا إله إلا الله. أول معنى لا إله إلا الله تيجيشتوا أو بدستي بلا إله إلا الله وقلتوا برزي لكاته ولا إخوة وديخاته بهشتوا. بينجميان برازقوية وبيلي الصدق أن يقولها صدقا من قلبه لناخي ضل وبروات به هبك ضلي لا إله إلا الله. ومن الناس من يقول آمنا بالله وباليوم الآخر وما هم بمؤمنين يخادعون الله والذين آمنوا وما يخدعون إلا أنفسهم وما يشعرون. كسانك هبون لخلقي دانقود يما إيمان من هي بخوا بالله إيمان من هي بروج قيامة الزندوبون وباداشت السزاي خوا قال فما وما هم بمؤمنين درو عندك لنا خو بروان نبو برجو عندك كان وادي خواص عند مصلحتي عن لو دابو خوان دەخسەڕیزی مسلمانانەوە خوا دەفەرمێت دەیانەوێت خوا و مسلمانان و ئیمانداران هەڵخەڵەتێنن ناوەڵڵا ئەوە بەس خوان هەڵدەخەڵەتێنن بەڵام خوان هەست پێ ناکەن خودای گەورە ناخەڵەتێ و ئیمانداران ناخەڵەتێن ئەوە خۆتی خۆت دەخەڵەتێنی کەواتە ئیسلامی ئێمە دینی ئازادیە ئەفەرمێت بەدرۆ مەڵێ لا ئیلاهە ئیلا الله ئەگەر ڕاست بڕوات پێی نییە هەر مێڵێ با نەبی بە منافق کافر بێ هێشتا باشترە لەوەی کەوا منافق بێ چونکە کافرەکە لەوە ئەچێ ڕۆژە قەنەعەتی بۆ پەیدا بێ بڵێ لا ئیلاهە ئیلا الله بەس منافقەکە چونکە بەدرۆ و توێتی لا ئیلاهە ئیلا الله لە دڵەوە بڕوای پێی نییە ئەوەتر لەسەر ئەم حاڵەتە بەردەوام دەبێت هەتا دەمرێ ڕۆژی ڕووناک بە چاوی خۆی نابینێت تازە تەواو لەوە خۆم خەڵک دەڵێ ئیماندارم خۆشی بڕوای وایە کە دەزانێت ئیماندار نییە لەو سەرگەردانیەدا دەمێنێتەوە بەس کافرەکە دەکرێت ڕۆژێک بگاتە حقیقەت و بڕوای تەواوی بۆ دروست بێ و لە ناخی دڵەوە بڵێ لا ئیلاهە ئیلا الله. شەشەمیان ئەلئیخلاس ئەو جاخاڵی پێنجەم لەسەری بوەستین بە هیچ جۆرێک کەسێک دروست نییە شمشێری بخەیتە سەر ئەگەر دەتەوێت نەتکوژم بڵێ لا ئیلاهە ئیلا الله ئەویش لە ترسانە هەموو لەشی دەرزەڵێ لا ئیلاهە ئیلا الله دەبڕۆتەوە نەخێرەوە هیچ نییە ئەوە هەر قبول کراو نییە ئەوە تۆ ستەمت لێ کرد ئەوە کردت بە منافق دەبێت لێی گەڕێیت لە تەواوی ئازادی مرۆڤدا مرۆڤ هیچ زەخت و زۆرێکی لەسەر نەبێت خوێنی سەلامت بێ ماڵی سەلامت بێ ماڵی وڵاتی سەلامت بێ کەرامەت و حرمەتی سەلامت بێ تۆ تەنها پێی بگەێنی کە لە گردووندا ئەو هەموو خەڵکەی کە شت دەپەرستن ئەو پەرستراوانە هەمووی بەتاڵن هیچی شایەنی عیبادەت و بەندایەتی و عەبدایەتی نین ئیلا ئەڵڵا نەبێ قەناعەتی پێ بکەین واویش کەوتی لە ناخی دڵەوە بیڵێ نەک وەکو گروپە توندڕەوەکان شمشێری لەسەر ملدانەی ئەگەر بڵێ لا ئیلاهە ئیلا الله تەواوگە نەڵێ سرت دەبڕم یان هیان لە بڵێ لا ئیلاهە ئیلا الله ئەمجا سرت دەبڕم خۆی کەوتی لا ئیلاهە ئیلا الله ئیتر خوێنی تەواو حرامە حەقیشی لای خوای پەروەردگارە خۆی دەخەڵەتێنێ ئەگەر درۆی کردبێ کەچی ئەم دەڵێ بڵێ لا ئیلاهە ئیلا الله ئەمجا لە سەریدا و سەری دەپەڕێنێ ئەوە هەمووی پێچەوانەی نەسەکانی قورئانن